سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویستی کەناڵە جوانەکەی دیمەن خۆشحاڵین هاتنەوە خزمەتتان ئەو جارە جیاوازتر لە جارانی پێشوو لێرە لە شاری هەولێر و لە بەردەم پارکی شانەدەر فیستیڤالە کراوەتەوە کە تێیدا هەم خواردنی کوردەواری و هەم جۆرەها کاری دەستی لێرە نمایش دەکرێت خەڵکێکی زۆر بەشدارە بە تایبەتی ئافرەتانی دەزەنجین چ بە خواردن چ بە کاری دەستی لێرە بەشدارن ئەمەش ئەوڕۆ لە فیستیڤالەکەدا بەشدار دەبین و هەوڵ دەدەین دیمەنە جوانەکانی ئەو فیستیڤال لە بۆ ئێوە بگوازنەوە سەرەتای دەستپێکی کردنەوەی فیستیڤالەکەی با بزانین لێرە ئەوانەی بەشدارن ئامانجیان چیە و ئەو شتانێک کە هینایەتیان زیاتر چییە و نرخەکانیان تا چەند گونجاوە لەگەر کودرێ میزاجی ئەو کەسانێک کە دێنێ ئێرە و شت دەکڕن. لێرە دەچینە لای ئەو خاتونەی با بزانین ئەو خواردنانەی کە ئەلێرە ئازادی کردێ لە فیستیڤالەی چییە. سەلام عەلەیکوم. خاتون کوی ئەفم دەکەی کوی باشی وەزت حاڵت چاچی ئەوڕۆ ئەمە بەخۆ بە مایکەوە میوانی جەنابتین یاخوا بەخێر بن زۆر بەخێر بە سەرچاوات باشە زۆر سپاس دەکەم زۆر ئەوە دۆڵمە و چتی نایە وچی دۆڵمەوەی سفر ئەفسەد منجە دۆڵمەی سپیمان هێناوە دۆڵمەی سڵقاتوە کوبەی مووسڵم هێناوە کوبەی مووسڵ چییە؟ وڵاو بە تەریقەی مووسڵ دروست کراوە قیمەی خۆماڵی تایە دۆغاوامان هێناوە کفتە هێناومانە کفتەی سوور زەریفە و هەروەها بریانی و برنجی ڕوو بە هەناریشمان هێناوە لەگەم مریشک ئەوە بریانی بەڵێ ئەوەش برنجی ڕوو بە هەنار و مریشکیش برنجی ڕوو بە هەنار واتە بە سرکەی بەڵێ سرکەی سروشتی ئەرە وڵا سرکەی ئەدێ ئەو بچکۆکەیە ئەوش مریشکە وڵای زەریفە لێرە ئەو فیستیڤالە ئەوڕۆ بە نیوتی کراوەتەوە بەڵێ ئەگەر لومان باسکەی کردنەوە فیستیڤالانە تا چەند گرینگە بە تایبەتی لە ئافریقا وڵای هەر زۆر گرینگە چونکە زۆربەی هەیە شوێنی نییە لە ماڵەوە ئیش دەکا بۆ ئۆنلاین بۆ ئەوانەی کە بناسرێن و زیاتر خەڵک بتوانێت خواردنەکانیان تام کات و هەروەها دەژناسرێن پێیجەکانیان وەردەگیرە خەڵک دواتر تەڵب دەکات و داوا دەکات مەدانەکە لۆ کودرێت تاودانی ئەسپی خۆت هەروەڵا بۆوانە زۆر باش بابرن لە خارجی فیستیڤالەکانیش بابرن خواردنوش تێ ئامادە دەکەیت بڵێ خواردن لەسەر تەڵەبی کەسەکە داوایکە بۆی ئامادە دەکەم هەر خواردنێکی کوردەواری بیانەوێ تەنانەت پاچەش سەروپێ بڵێ بەس ئێستا دەی بەو هیوای ئینشاڵڵا بازاڕت باش بیتن چیانە لەوانە ئەزیەتی زیاترە وڵاهی نازان مەگەر خواردنت خۆش بە هیچی ئەزیەتی نییە بەس ئەگەر حەزت لە خواردنەکەی نەبێت یعنی بڵێ و نەڵێ پێوە هیلاکی بەس هەر خواردنێک بە خۆشەویستیەوە دروستی کەی لە بەردەستت ئاسانە ئەوانە هەموو زانم باسی کوبەی مووسڵ کرد کوبەی مووسڵ دروستکردنەکەی کووە ئەوە منەوە شکڵم دروست کردووە دەنە خۆ شکڵی خڕیشی هەیە ئەتو شێوە کولیچەی دروست کردە ئەمە بۆ شکڵی پێی دەڵێن شکڵی مانگی بۆ شکڵە دروستم کردو دەنە خۆ دەتوانێت شکڵی خڕ بە دڵی خۆت قیاسات دروست بکەی من بۆ ناوەکەی قیمەی خۆماڵیم بەکارهێناوە چکە بۆ هەر خواردنێکم من قیمەی خۆماڵی بەکارهێنم قیمەی خۆماڵیم بەکارهێناوە و دەرەوەشی بڕوێشە زەردیەکەین و پاشان سووریەکەینەوە یعنی بڕوش و قیمە و لەناو ئەوەی بەڵێ ناوڕووی سوور دەکرێت دەتوانی ساوارەکەش لەگە بڕوێشی تێکەڵاوکەی ساواری ورد بەس من زیاتر هە بڕوێش بەکارەکە لە بەرچلوی زۆر نەرم نەبی بخۆی بۆڵا بۆ جۆرە هەیە بەس من لە ماڵی خەسوومەوە فێر بوومە ئەوان خۆیان خەڵکی لای مووسڵن بۆ تەریقەی دەکەن و بۆ تەریقەی ئەوانش دەیکەم زۆر بەتامە تا دەست خۆش بێ ئەدی دەبی لە ئاخری مەحتی خەسوود بکەیت مادام ئەوە لەسەر دەستی ئەو فێری ئەو خواردنی پێ مۆفەق بی ئینشاڵڵا سەرکەوتوو بن ئینشاڵڵا کاکە لێرە هەروەکو باسم کرد فیستیڤالەکە ئەوڕۆ یەکەم ڕۆژ کرێتەوە ڕەنگە زۆر بابرێن خەڵک تا ئێستا بەو شێوەی نەیزانی بیتن بەڵام لێرە گرنگ ئەوەیە مەسەلەن ئەمە لەو فیستیڤالە کە بەشدارمان کردیا ئامانجمان ئەوەیە لێرە جوانی ئەو فیستیڤالە لە بۆ ئێوە بگواستنەوە فیستیڤالەکە تەنها هەر خواردن نییە کاری دەستیە بابرێن ئەو قوماش فرۆشتنە کۆڵوانە و کەوا و کراس و ئەو بابەتانێک کە ئافرەت لێرە بابرێن کوردەواری خۆمان لەبەری دەکاتن لێرە لە فیستیڤالەکە بەردەوام دەبین با بزانین چیت کەی لێرە
هەروکو باس بکەن لێرە یەکێک لەو کەپرانە لەو شوێنانێک کە لێرە بەشدارە ئەو ئافرەتە لە ئەو خاتونەیە لێرە کۆمەڵێک جوانکاری و بۆنی ئافرەتانی قەدیم بەکاریان دێنە لە بەرەوەی پێشتر بۆن ئەوەندە زۆر نەبوو مەسەلەن بۆ نمونە ئەوانە هەم جوان بوو هەم بۆنیە بوو ئەوە قەنەفر بوو خەناوکەی قەنەفر ئافرەت زیاتر لە بن بابنێ کەوا و کورتە کوشتی بەخۆی دەکرد لە بۆ بۆنی ئەوەیان ئەوە جیاوازە ئەوە ئەمە پێی دێن شمری هەندێک پێی دێن شمڵی شمریش بە هەما شێوە بۆنە ئەوجا زۆر جار ڕاشکە و شمریان دەکوتا ڕەشە و شمریان دەکوتا لە عتۆتەیان دروست دەکرێت عتۆتە بەو شێوەیە بوو بەو شێوە بوو ئەو عتۆتە بەندکیان پێدەگو ئەو ئەگەر مەجموعەک بە بەندکیان پێدەگو ئافرەت بە یەقی خۆی وەردەکرد لە بن کێوشتی لە بۆ بۆنی هەم بۆن بوو هەم جوانش بۆنەکەش دەماوە بۆنەچی 100% سروشتی بۆ لێرە ئەوانە کاری ئەو ئافرەتە دەستڕەنجینەیە ئەوجاگە بێ دو شەشمان لە بکەی ئەوە باشتریشە ماندوو نەبی و دەست خۆشبی کارەکانت جوانن چ هەیە زیاتر جگە لەو ڕاشکە و شمری و جیا لەوانە ئەمانەی شەیە خورشیدی پێژین بەلای خۆمان چی پێ دەبێژن خورشیدی خورشیدی ئەوە ناوەشی نوێ ئێمە وای پێڵێ نازام ئەوە سەرپۆشە وەک سەرپۆش هەم بۆ حجابی شەبێ هەم بە جێگەی لە چکیش وەکو ئەلێرە زیاتر بزانم لە خەنەبەندان بەکاردێن وا لەگەڵ لای ئێمە بۆ بازاڕش لەماکەن هەر بۆ بازاڕش بچن بەجێ ئەوش هەرەوە هەر هەمان شتە ئەوەش هەمان قورشیدا بڵێ ئەمانەی شەیە ئەمیش هەر حاڵەت ڕووبانی هەیە وە بزانم ئەو مۆدیلێکی نوێ ینی زۆر کۆن نییە نامە کۆن نییە لە کۆنی شۆ بووە بەس ئەمە لەسەر ئەو کلاوانەیان داعنا نازام دی بێت و یانە ئەوەش بە هەمان شێوە لەگەڵ جلی کوردی ئافرەتان لەسەر دێنێت ئەو بابرێ نەخشاندنە کودێ دەستکردی خۆتە دەستکردی خۆتە ئای دەستەکان خۆشبی مۆفەقبی ئینشاءالله ماندوو نەبی ئینشاءالله هەیە مەسەڵەن پێشتر ئەها دەوری سوخمە و ئەو شتانە ئیسێ بەدڵی جاتاتوە ئیسێ مەسەڵەن پێشتر لەم گوڵنگانە لە دەورەی هێلەکیانەدا بە دەوری ئاستینی کراسیانە ئەلێرە ئەگەر باسێکەشان کردووە دەیانگۆ هەموو قالبی گەز و گورینگە ئەوە گەز گرزە و گوڵنگ دەی دەست خۆشبی مۆفەقبی ئینشاءالله خوای گەورە بازار گەرم کە لە شتی ڕۆشتن ئینشاءالله سەرکەوتی دەبی سپاس عزیزی ئەلێرە ئافرەتان بێبەژنینە لە کاری دەستی خۆیان لەبەرەوەی لە دێر زەمانەوە ئافرەتانی کورد دەستڕەنجی بووینە ئەوجارێکە و بە بوارەچ خۆی لۆ نمونە هەیە لە ماڕەکەی خۆی تەونی کردیا هەیە دوگولی دروست کردیا دۆخین دروست کردێ لیفکەی دروست کرد هەموو بابەتان لێرە دروست کردیا لێرەش بە هەمان شێوە لەو کەپرەش ماشەڵڵا جوانیان ڕازانیتەوە کۆمەرێک خواردنی کوردەواریان هەیە کەپرەکەشان ناوێن لەنایە کوردەواری بێمە ژۆرێ بەجال هەیە سەلام عەلەیکوم وەرە گرەیەکە چیە تو خەریم فستیڤالم تۆڕ مقابل هەمێت کرداتی وەلای من نا ئەمە تاز دەستمان پێکردی ئەمە ئەتوو شەر لە گرنگەوەی ئەتومان لەبیر بووە بەخێر بن سەر چاوەکان ئوستاز کرد دەستان خۆش بە مزام جەنابە دێک لەو ڕێخەرانەی کە ڕێخەری فستیڤالەکەی ئەگەلومان باسکەی پێشی باسی خواردنوشت بکەین با باسیەوە بکەین تا چەند ئێوە وەکو ڕێخەرانی فستیڤال هاریکاری ئەوخەکەن چکە زۆر جای گرەی لە گرانی کەپرەکان دەکەن بەڵێ ئەمە هەڵبات بەخێراتتانەکەین ئەکرێ بڵێم خواردن شتێکی سەرەکیە کە ڕۆژانە مرۆڤ بەکاری ئێهێنێ ینی شتێک نییە جیاواز بێت بەڵام شتێکی پێویستیە کە تۆ ئەبێ لە فستیڤالەکانە هاوتە ئەو شوێنێکی کە خەڵک لێرە ئەگەڕێت پێویستی بۆیە کە خواردنێک بخوات پێویستیەوە کە شتێک تاقیکاتەوە پێویستیەوە کە کولتوری شارێکی تر تاقیکاتەوە جار ئێمە لێرە تێکەڵێکی جوانمان دروست کردووە ئێمە لەگەڵ گرانی ئەویانین ئێمە ئەگەر بڵم گروپەکەمان هەرزانترینە ئەگەنا ئێستا ئەلێرە گرێمی دەکردی بەس پرسیارم کرد نرخەکەی زۆر سابتە لە هەمان کاتە دڵنیام ئەوشی کە لێرێ چەند قاتی ئەو پارەی پێیا کاتەوە چونکە ئێمە ئەمانجمانەوەیە کە هەلی کار بڕخسێنی بۆ ئەو ژنانە کە هەنێکمانەیە لە ماڵن هەنێکیانەیە خوێنکاری دانەمەزراون هەنێکمانەیە دوجار هاوسەرەکانیان بە هۆکارێک یان لی جابۆتەوە یاخود وەفاتی کردووە ئەم خانمانە پێویستیان بۆیە کە هەلی کاریان بۆ بڕخسێ پێویستیان بۆی ئیش بکەن پێویستیان بۆیە کە شان بەشانی پیاوان لە ناو دەرەوە بە شێوازێکی جوانتر ئەدایەکی جوانتر و کولتوری کوردەواری خۆمان کە ئێمە ڕێچکەشکێنی کولتورەکانی تر نەبین بەڵام لەسەر ئەدای کولتورەکانی خۆمانە شتێک هەڵبژێنین کە بە سەربەرزانە خانمانمان لە شوێنێکە ئیش بکەن
دوای بەسەر بەرزانە بچنە ماڵی خۆ ئەمن هاتمە بن کەبرەکەی یەکەم قسەی ئەوە بگوتت کەبرەکەمان کوردەواریە ئەتونو بخۆت کوردەواری واللهی لەبەرەی خۆم ڕێخەری فستیڤالەکەم هیلاک و ماندوم هەموو شتەکان لەسەر ملی خۆم بووە هاتو چۆم کردووە باوەڕکە بەجلی کوردی بشت ناکرێ هەر ئەگەر سری خانمانی قەدیم بکە ئەچن مەڕە دۆشن ئەچن ئیشەکان شەڕوالی پیاوانە پێچن وایە لەبەرەی کە ها تۆڵتر بن تۆدانی شەکانکان بەڵام منێک یەکەم لەوانەی کە ئیشەکانم کوڕمانی تر ئاسانە نتوانن شتەکانیاندانێ بەڵام من چەند بەسەریانە گەڕام و هاتووم کوردەواری ئەگەر ئەوە قسەزان بادیان بوو پاراوە لە قسەکردنی من دەرەقەتت نانام لە خزمەت لە مۆگرنگ ئەوەیە کودەرێ ئەنگۆ یارمەتی دەری ئەو خەرکەی بکە لێرە بەشدارە ئەو ئاسانکارش باشە ئێمە شتێکی ترە بێ بڵێم کە سوپاس بۆ خەڕێکخراوەکەی مەڕەشکەشکێنی ئەوە بۆ کە ناوچە جیاوازەکانی کوردستان پێکەوە هەمووی کۆ ئەکاتەوە لە خانمانمان لە پیاوانمان و لە هەمان ڕۆژهەڵاتمان ینی تۆ لێرێت تێکەڵێکی جوان دروستەکە ئێستا سێریکە هەنێکی تێ لە ڕۆژەڵات واتە کللتوری ڕۆژەڵاتی هێناوە هەنێکمانی لە سلێمانی و کللتوری سلێمانی هێناوە لە هەڵبجەوات و هەورامان هاتو کللتوری هەورامانی هێناوە دوجار سێریکە قڕاوە بینیت ئەمە من خۆم لە سلێمانی ئەمەم نەخواردەوە بەڵام لێتە لێرە لە هەولێرە ئەی خۆیت ئەم تێکەڵەیە ئەم تێکەڵە شتێکی زۆر زۆر دروستەکە ئەو لۆ ڕاستکەم دۆغەوە دۆخوانی من بە قڕاوی بینم نازانێت ئەمە قڕاوە لێرە لە پاڵ خواردنە کوردەوارەکان دۆڵمە و کفتە ئەو بابەتەی کودەری خواردنی نوێشمان هەیە ئەم باسی تێکەڵە جیاوازەکانمان کرد بەڵام ئێمە بێ لەگەڵ سەردەما بژین سەردەمانی باو باپیران گونجاندنە بەڵێ سەردەمانی باو باپیرانمە ئەم خواردنانە هەبوو دوجار ئێمە سوشیال میدیاوای لێ کردو کە زانیاری زیاترمانە بێت دەرەوە ئەو تەکنۆلۆژیا هۆکار بۆ بۆی کەمە خواردنی نوێش بنین ناو کۆمەلگاکەمانەوە کە ئێستا جیلە تازەکانمان مناڵەکانمان ئەمانە نەبێت لە دەرەوە ناتوانین قەنەعەتیان پێ بێنین کە لە ناو ماڵە یاپراخە بۆ لە دەریشەوە یاپراخ بخۆیتەوە جا لەبەرەوە ئەبێ ئێمە جیل بە جیل بە سەردەمیانە بەڵام بە کولتوری خۆشمان تێکەڵی هەر ئەم جیلە تازەش بکەین و شتێکی جوان خوارد پێچی دۆستی خوارد نەبی زۆر تاکیزەکەی سەخوان بەس کارە دەستەکان بکەینیان چی باسیش دەکەین بەس بەرنامەتان هەیە ئەو جۆرە فیستیڤالە بەردەوام بی بە تایبەتی بە نرخەچکۆ من ئەوی لە لای من گرینگە لە نرخەکەی چکە ئەوانی بەشداری دەکەن بە تایبەتی بەشی زۆری ئافرەتان ئاز دەکەن نرخەچکەن بی ئەو جۆرە فیستیڤالە بەتەمانە بەردەوام بکەن ئێمە ڕێکخراوەکەمان لە ساڵی 2010 دامەزراوە لە ساڵی 2016 دەستمان کردو بەم جۆرە ئیشانە کە ڕێکخراومان دانا زیاتر پەرمان پێیا کە ژنان بینینە کایی کۆمەلگای مەدەنی بۆ هەلی کار ڕەخساندن و بتوانن هەلی کار بەرەخسێن و داهاتێکیان هەبێ ئێمە بە بەردەوامی ئەم ئیشانەکەین لە هەولێری ئازیز ئەلبەت بە خۆشحاڵیەوە سواسی محافزەکەین سواسی سەرۆکی شارەوانێکی کە بەردەوامی ئەمە سێ جارێ ئێمە لە ناو هەولێرە ئەیکەینەوە بەڵام لە شارە جیاوازەکانی مەکخۆمە لە سلێمانین لە هەموو شوێنەکانە ئەیکەینەوە و ئێمە ساڵانە خێڵەکیمان هەیە لە منتیقی سلێمانیە ساڵان چەند جارێک بەشەکان ئەیکەنەوە ئێستا تازە هەنجیر هەیە خورما هەیە بەرهەمە خۆماڵی تازەکان هەیە و دوجارێ سەم کولیچانەمان هەیە لێرە ئەمە کولیچەی کوردی ئێمە بە گوێز ئەمان کرد زوو باشە بەڵام ئەمە عەرەب دروستیە کرد بە خورما ئێمە سێکە تێکەڵێکی جوانمان دروست کردووە جیاوازی نییە لەوەی کورد و عەرەبکێ بەڵێ دوجار ببینی مڵکێتی خۆمان دوجار من لەناو وڵاتەکەی خۆمانە بە شێوازێک گەژین کە ئەبێ جوگرافیەکەمان گونجاندنمان هەبێت دەستەکان خۆش بی سەرکەوتوو بن ئینشاءالله دووبارە دەستان خۆش چالاکیشمانەیە لە داهاتوو ئەگەر ئینشاءالله هاتن ئێمە لە گرمیان هەمانە ئینشاءالله گەر قەدەر نەبێ لە شەقڵاوەش هەمانە ئینشاءالله بەوەی وایین لە فیستیڤالی گەورەتر و باشتر ببینەوە ئینشاءالله زۆر زۆر سپاس بەخێر بن سەر چاوەکانم بەڕێز بەخێر مەنزەرەکانت جوانن جوانی ئەوەیە زۆر کودێ سپی دەترسێتەوە ئەچکە قەدیم زیاتر احتیمام بە مەنزەری فافون دەدرا دوای نیکل و مەسەلەن مسو ئۆشتا بابرێم نیکل و ئەو تیڤال ئۆشتانات چتینە ئەو ڕۆ فیستیڤاڵی بە چ بەشدارن والله بە کفتەی بە کودیە کفتەی لۆ جیاوازە پڕ کودیە زەردە کودی زەردە هەر ماشەڵای دێ هەموو دەرێ مانجی چاردەیە ئەو کفتەکە لە گەورە نیە بەدی ئەمە ناسراین بە کفتەی گەورە ئەو کفتە شوێندەریە ئەوە هەولێریە هەولێریە ئەوە ئەوە بریانیە فەرمی ئەوەش بریانیەکەمان ئەوە بریانیە ئەوە دۆڵمەی سۆرە ئەوەش دۆڵمەی سپیە ئەوەشمان دۆغەوایە دۆغەوە دۆغەوایەش کەشمان
ئەمە شێوە کفتەکە گەورەیە كفتي ماشاءالله يدي أواش والله. ضافة کفتەی سۆر قیمەی تێدەکرێتن بله دۆغەوات بەهێلکەی دەکرێ و باقیمەش دەکرێ ئینگۆ بچێ ئێستاوە ئەوڕۆ بەهێلکەمان کردیا گەنا بەخۆمان بەقیمەی دەکەین ئەوەندی ئەم زانی بم دۆغەوە دەبی ئەسلی هێلکەیە دەبی هێلکە و پیاز بشتن بله هێلکە و پیاز بی ناوەکەشی ئەکسەرەتی پاقڵێتی دەکەن نایی هێلکەی نانە ناو کفتەکەی نا مەبەستم ناو بله شنەکەی بله بله وایە بله پیازە بەخۆی پیازی تەڕە پیازی دەکرێت بەخۆ بە نێرکە پیازە شێف ناوت بخێت فەرهەنگ کاک فەرەنگ ئەمە لەو لای دیفاعی باشم لێکردن لە هەمووتان سپاس دەکەم، قسەم لەگە سەلامەتی. ڕێخەری ویستماڕی کرد دەستخۆشیم لێکرد کە نرخەکانیان باش نێتە خوارێ بله ئەوە ئیوان مازانی کە وەکو سەرپەرشتار نرخەکانی نێتخوارێ ئەدی ئێوەی بەشدار بوو وەتان کردە خەڵک کە بێرەدا بیان بەشداربی خواردنەکەی بخوان نەک مەسەرەن احتراما لە بۆ جەناب تو هەم بەشداربوون ئیستیغلالی ئەوکەی بکەن نرخەکەی زۆر بەرز کرد نرخی خواردنەکان لە خوای بە زیاد بی هەموو نرخەکانی هەرزانە مقابل بە 3000 دەم قات بە 3000 بله ئەو قابی کفتەی بە گەورەشە 3000 هەموو کەفتە بە 3000 چکە گەورەیە گرانیە لەوەی یاڵە زاوە کفتەش دەخواتن ئارێ وڵا عینم کفتەی ئەوە دۆڵمەمان هەیە قاوی بە 3000 ئەو قاپانە بە 3000 پڕ دەکەین بە 3000 عیبینە ئەجا باشە لەوەی هەم زۆرترین کە سەردانی بکاتن و ئەوانەی کە سەردانش دەکەن بێن بتن نەک کابرا ئێستا لە هەندە جیانجیێمی بۆ کفتە بە 7000 و 8000 ئەو ساانە هەیە ئەو سەحرانە خەیاڵیە هەیە 13000 شەبووە لە فیستیڤالەکانی کەش بەشدار کردن لە هەموو فیستیڤالش بەشداری دەکەن بەشدار کردن بەێ دەست لە خۆش هەموو بی سەلامەت بی سپاس موفق دەکەم انشاءالله سەلامەت وە بی. بزانم خەریکی کوبە کوبە سۆرکردنەوەی ئەوە عروقی پێدەن نە ئەوە عروقە ئێ ئەویان عروقە ئاها ئەوە شفتەیە شفتە و شفتە گوگەرە گەورەیە ئەوەش بۆرەکە بۆرە. ئەو بە سینگ و پەنیریەم شەکەلە ئەوەش کوبەی موسلی پێدەرێن کوبەی ساوارەوە دەست خۆش بی سەلامەت هە بی، بخۆ سپاس دەکەم. بخۆ دیان بەبرێ بە بەخۆ خاو بە خێزان و بەخۆ بە بەخۆ بە خێزان بەڵێ دەستان خۆش بی سەلامەتی سپاس سەرکەوتو دەکەم. شارە ڕستەشی عرار پیا دەکەن موفق ئەزمایین انشاءالله ئینشاءالله سپاس دەکەم بە هیوان بازار کودرێ لێوان لێو بیت ئەزمایین ئینشاءالله بازاری هەموو سەرکەوتو بن انشاءالله سەلامەتی سپاس دەکەم. لێرە خواردنەکانیان نرخی کودرێ نرخەشی گونجاوی هەیە لەبەرەوەی خەڵک بەشداری دەکا خەڵک عەزی لێ بەتابەتی خەڵکێکمان هەیە فەرمان بەرە یان بەشێک لەو جیلی نوێ نازانێت خواردنان دووشە خواردنی کوردی وەکو دۆغەوا و کفتە و ئەو بابەتانە لێرە خواردنەکانیان باشە و نرخانش تا ڕادەشی باش گونجاوە لە فیستیڤالەکە بەردەوام دەبێت. زۆر جار کە خەڵک دەستە سەفرەش یەک لەو شتانەیە کە ئارەزوو دەکاتن عەز دەکات کودرێ بەدەستی خۆی ئامادەی بکاتن چایە بەداری تامەشی جیاوازێ با بزانین لێرەش وایە چایەکەی بەتامە بەس وە بزانم کودرێ بڕقەشی مایە قوڵپەچی مایە خوا والله دەنا بەڕێی من مایتی بڕێک هەیە عەزی لە چای ڕەشە هەیە عەز لە چای زەردە مەگە خۆم لەوانە عەزم بڕێک لە چای تۆخە یەکەشکە لەو کەپرانەی کە تەواو جیاوازە کودرێ سرنج ڕاششان ئەلێرە ئەمە هەر عاشقی سیارەی یابانینە کە دەرن ئەو شتە یابانیا بە مرتاعی بەکاردێنیان دەکردن ئەلێرە سوشی ساکۆرا بە خواردن بە شیرنیە خواردنە یابانیە بەشدارن ئەو جلسێکنیان بابزانین خواردنەکانیان چیە وەرە ژۆرە سڵاو لەبێ خاتم کوی باشی وەزت ئەحواڵت الحمدلله تو باش بخيرات لێرە ئەو کەپرانەمان دیت دۆڵمە و کفتە و بابرێ کاری دەستی و ئەو شتانە بوو ئەلێرە جیاواز بوو ئەو خواردنە یابانی ئەوە شیرینی یان خواردنە بازار بزانین ئەوانە خواردنە شیرینیە بەس بە شێوازی شیرینی ئەوها هەز دەکەی جوانکاری لۆکرایە بە ماسی سەلەمون و کاڤیار و ئەوانە جوانکاری لۆکرایە و ناوەکەشی هەر لە خیار و ئەڤۆکادۆ جێزەر ئەوانە خواردنی یابانیە خواردنەکی یابانیە و بەس ئەوەش یعنی سنەتی دەتوانانی یعنی بە ئیسلامیش بخۆی تەرەقەی شەرعیە شەڕهی بەس ئەو ئەتوڕاوەستە ئەمەی کورد ئەمە چار پێنج کفتان دەخۆین بە دۆغۆی بە سووری
ئەو بۆی کوتێر دەخۆین ئەو کۆوە ئەو گەنجانێ ئێستا کە زۆریان حەزلەوەیە دێن ئەوها یەک دوودانە سێدانە چ دەخۆن لەوان تەواوە کابرا تەشیر بەکو چند شەکەبای پێ دەخۆێتن غەبەتەمایەوە وێ ڕاست دەکەی بە زۆربەی گەنجەکانمان هەیە ئێستا ئەوە چیغ نییە ئەوە داری ئەو خواردنێت وان بەدار دەخۆن دروستکردنەکەی وەرەدانێ یاڵە زبۆرە زوبە دروستکە ئەو برادرە دروستکە ئەو برادرە شێفەکەی یابانیا بەس مشکلی ئەمە زمان نازانی ئەوە چێ لێ قسەی لێک دەکاتن ئەمە بەخۆم شێوازی دروستکردنەکەشی دەزانم بەس یعنی بەبەر ئیشەکان کە پێ ڕناگەم ئەو شێفە ئێستا کوڕێت پالێکەمانی کوڕێت و وڵا دیارە کوڕەکەم لێر لەو دەمەی ڕۆی مشکلە نییە ئەمن لەو تاوە ڕوونم کردەوە ماسەلەمونە و خواردنەکان شەم و تەبیعیە باوەڕکەم و سروشتیە پێی قەڵەویش نابی ئەوە بۆی تێر ناخۆێت تا قەڵەوبی دەدانێ بۆی پێ قەڵەویش نابی برنجەکانم و سروشتیە برنجە و ماسیە و خیارەوە بابەتان کۆریە برنجەکە لە بابەتەکانی سروشتی شەمووی ناوەکەیم و سروشتیە باشە ئەنگۆ خواردنی یابانی دەدەنەمە و بەخۆشتان لە فەو شاوەڕمەتان گازکردەوە کووە ئەوە شێفەکان دەرم کوردی خۆمان بۆی تێر ناخۆ بە خواردنی یابانی من ئێستایەک بەخۆم خواردنی کوردەواری و ئەوان لەگەوەی دام نابوو باوەڕکردنە ئەوە نەخواردنی کوردەواری کەم پێ نەدەخورە لەبەرەوەی ئەوەندە بۆن مالۆدێ پێ تێری لە بۆنی بەرامەکەی تێر دەستان خۆشبی گرینگە کەلتوری کەش هاتێ ئێرە هەم شارەزابین هەم ببینین و ئەوانش بە هەماشەوە موفق انشاءالله سەرکەوتوو ئەجا لێرە هەروەکو باسم کرد ئەمەی کورد زیاتر کە دەرێن ئەو شتە یابانیە زۆر بە متمانەوە دەکڕن ئەوجە سیارەیە کەلوپەلە هەر مەچینێک هەر ئامێریکەدەیە یابانیە بە بێخەم دەکڕن ئەلێرە جیاوازتر لە شتەکان کە ئەو خواردنە بوو بەس هەمووی ئەوەندە باندی قەس بچوو بەخوای ئەمێک بخۆم ئەگەر بخۆم ئەو دەبی بدەمەستریە ڕستەشی بخۆم بەس گرنگەوەی هەیە بەشدارە ئیدە لێرە فیستیڤالەکە زۆرە نزیکەی لەوانێ 100 کەپر دەبیتن هەر کەپرێک بە هەرە خۆی بەشداری کردە هەیە بە خواردن و کەلانە ئەو بابەتانە بە خواردنی کوردی و کاری دەستی و لە ناو هەمویانیش ئەوە یابانیەکەشمان دیت بە شتیت کە بابزانین چی دەبینین لەگەڵمان بن لە ناو فیستیڤال عەزما کرد هەر ئەو خەرکانە نەدوێن کە بەشدارن بە دروستکردنی خواردن و کاری دەستی کاک بارزان کە برایەک و دۆستەشی منە بەشدار لە فیستیڤالەکەی بابزانین لەگەر زاوای خۆهاتیە لێرە بەتەمانە چ بکڕن چ بخۆن کاکە سەرکار وەڵا ئەو ڕۆژ شتێکی زۆرمان دیت وەکو فیستیڤال ئەو فیستیڤالە هەم شتێکی جوانەوەم لە شارێکی جوانە بەڕاستی شتەکان زۆر جوانە بەدایان کۆشکمان هەیە شتی جوانی عرض کردیە ئەنی سێش لەکرە من ئێستاوانەی کە سوڕام دیتم سێشتی زۆر جوان هەنا یەکەچیان لەوانە جلوبەری کوردی ئەو جوربەرگە کوردیانە زۆر جوانن خواردنی یابانی دووەمین خواردنی کوردی ئەو خواردنە کوردوانی خواردنەکانمان زۆرن و سێمین ئیشی دەستی ئەو سێ شتەکەمان زۆر گرن و کاری دەستی زۆر جوانی ئاشتی جوانم دێشتی زۆر باشە کاک بارزان ئەلێرە خواردنی یابانی لێ کاری دەستی لێە خواردنی کوردوای لێ نەدەبوو ئەتوش ئەلێرە بەشدار بێت خاوەنی بۆرسەی خەلیجی ئەلێرەش ئەتوش بە سۆبەی بەشدار بێت بەرەوەڵا دەبوو بەمبەردەی بەشدار بێت بەس تقریبان ئەو فیستیڤالە تایبەتە بە خواردن و بە جلوبەرگ و بە ئیشی دەستی تقریبان وای دەبینم موفق بن ئینشاءالله سەلامەت بی بۆ هیوایان کو دەرێ پیاسە و گەشتێکی خۆش بکەن لە ڕۆژانی توش بەردەوام دەبیتن جوان موفق بن ئینشاءالله سەرکەوتوو بن ئینشاءالله یەکێک لەو شتانەیە کە بابرێن ئافرەتانی خۆمان ئافرەتانی کوردەواری لە جاران لە ئێستاش بەکاردێن هەم وەکو جوانکاری زینە و هەم وەکو بۆنی خۆش بەخۆیانەوە دەکەن ئەو جۆرە خەناوکەیە ئەو جۆرە خەناوکە زۆر جار بابرێن حەیران بێژەکانیش کە باسی ئافرەتش دەکەن کە مەتعی دەکەن ناوی ئەو خەناوکەی دێنن
جاو خەناوکە بۆنیش زۆر خۆشە پرسیاری ئەو جارێ بەرنامەکەمان ئەوەیە ئەو جۆرە خەناوکە ناوی چییە وە کەرستەکەشی چیە یانی لە چ دروست دەکرێتن ئێوەی خۆشەویست دەتانن لە ڕێگەی کۆمەنتەکانتان بەشدار بن بێگومان خاوەنی کۆمنتی ڕاست دەبێتە خاوەنی خەڵاتی بەرنامەی ئەو جارەی ئاوایی السلام عليكم خاتم خوي باشي جاري بالو دەست پێ شتەکان دەستکردی خۆتانن یان کڕیارینە نانامی دەستکردی خۆمە دەستکردی خۆتان بەڵێ بەڵێ چچنە زیاتر وڵە جا هەموو شتێک نییە خەراکە و گوارە و دەست بە وڵای هەموو هەیە باشە تۆرە ئەولای ئەمن بەجددی وەمزانی ئەوە کاستەرە بیدات وەمزانەوە کاستەرە ئەوە مۆمە ئەوە کو دروست دەبیتن هوەرەشی جوان لێ بەکارینەیە ئەرێ وڵا ڕێکیشەکە زەحمەتیشە بە وردەیە ئەوە هەمووی قالب بە بخۆی ئەوانە بەسەلەن بە ئارەزوی خۆت چ ڕەنگێک بێ بۆنداریشە لە عینین وەقت لە کاتی پێکردنی بۆنی پەردەکە مۆمەکە ینی بۆندارە هەچەند سەرژیە ئابوونی خۆشە پێکاتەکەی بەبرێت لە چ دروست دەبی ئەوە وڵا لەونی بەکاردێنی مۆمەکە زۆری هەیە مەسەن سۆیایە هەرێکینەوەکە ئەو مۆمای لە بنەوە قاپی بەکاردێنی جۆرەشکەیە ئەویلۆ قالبی جۆرەشکەیە و بۆنیش هەیە بۆنی قاوەیە بۆنی یاسەمینە بۆنی لاڤێندەرە بە حەسەب ئارزوو تەڵەبی ئەو کەسێک کە دەیەوێت زیاتر ئەو ممانە بابرێن ئی جوانیە ڕووناچیە ئی لەدایک بوونە کۆ زیاتر ئەکسەر وڵا هەیە مەسەلەن لە بۆ هەدی دەکڕین هەشە دەکرێت هەروها لە بۆ جوانی دادنێ دڵی نایە پێ بکاتن هەش حەزی لێ هیوایەتی مۆمە دادنێ پێ دەکە ئەوەش وایە دروستکردنی مۆم کودرێ ئازێت و کاتی دەوێت قورسا ئەرێ وڵە زۆر قورسا خاستن بۆن و دوو کەڵەکەی بڕک ئیزعاجە لە ناو ماڵێ هەر ماشەڵای دێ کودرێ نەخش و نیگارە جوان لێ بکارنێ ئێستا ئەوە گوڵە بەڵێ ئەوە قالبە بەڵێ ئەوە قالبە دەستخۆش بیتن ئەمە دەستخۆشی لێ دەکەین چکە هەر شتێک کە دروستکەی بەشێک لە ئیشەکەی ماندی بوونە بەشەکەیت کە لایەنە هوەرەکەی لە ڕووی هوەریەوە کو دەێت ئەوشی جوان لەگە هوەر جوان لەگە بەکارینەیە سەرکەوتوبی ئینشاءڵڵا هیوادارن ئافرەتانی هاوشێوەی جەنابەت دەستڕەنجین زیاتر بێنە مەیدان و لەو زۆرە فیستیڤالانە ڕۆڵ زیاتر بین موفق ئینشاءڵڵا سەرکەوتوو بوون کەپرەکان زۆرن ئەمە ناتان هەر هەموو کەپرەکان بکەین بەڵام دەکرێت مەسەرەن شتە سەرچەکان ئەو شتانێک کە جوانن وەکو دروستکردنی ئەو مۆمەی یان خواردنی تایبەتە ئەو بابەتانەی کە بە تایبەتی کاری دەستینە لێرە هەموو بابەتەکان لێرە هەنا هیوادارن خەڵک لە ڕۆژانی داهاتووتانی سەردانی بکاتن و چێژ لە فیستیڤالەکەی ببینیتن یەخشک لەو کەپرانە ئەلێرە خواردنی کەلانە و ئەستوک و ئەو بابەتە ئەسکۆ بە پەنیر ئەو بابەتان لێرەیە دەچینە لە ئەو خاتونەی سلااوت لێبێ کوی باشی وەزت کووە حواڵت کووە بە چ بەشداریتان کردیا بە کەلانە کەلانە و چ کەلانە بە جۆرەکانی کو دەرێت کەلانە و مشتەقاتی مشتەقات ئەوە چێگە وەسفەشی ئەومان لۆ بکە ئەوە ئەسوکە ساوارە کو دروست دەکرێت خاتون ئەسوکە ساواری ئاردە ساوارەکەیە ئەوە ڕەنگە قەدیمەکان هەموو دەزانن مەبەستەوە ینی پێکاتەکەی چ چییە ئاردە ساوارە سەوزەواتە تەماتەیە بەس بێگۆشتە کەرەوزی تێدایە سۆر دەکرێت یان دەتای مرێشتەش 100% سروشتە ئەو ئێستا خاتنەوە دروست دەکەوە ئەوەی دروستی دەکە هەوە دەڵێ لێرە چ دروست دەکەم سێکراوان ئێستاەوە دەبینەوە قیمە بەخۆی کەلانەیە بەس ئەمە زیادکاریمان لە بۆ کردێ پەنیرە گۆشتە پەتاتەیە نۆتێلایە لە بۆ منداڵەکان ئەو مشەکە لە گۆژ نێبەتە لێبەتەن بابە ئەو گۆشتە بەس مەسەن جەنابەت مشەکەلت دەوێت پەنیرت لۆ زیاد دەکەین بەو شێوەیە لێرە ئەوانەی دێن کودێ لە جیلی گچکەنە لە جیلی گەورەنا هەموو بابەتێک دێ ئەو بابەتەش لێ هەموو بابەت هەر بابەتە و بابەتێک دەخوا هەر بابە و باتە دەخوا بۆ نمونە عارەب گۆشتی دەخوا عرب گۆشت دەخوا کوردی خۆمان زیاتر ئەستوک بە شەکری دەخواتن ئەمە منداڕژ بووین لە ئاخیر ناکردێ
داوامان داکمان دەکرد کە ئەسکۆ بە شەکرێکمان لێ منطقەی سلێمانی و ڕانیە چونکە کەلانە بەخۆی ئەسڵەکەی ڕانیەیە ڕانیە بەڵێ لە ڕانیە سەری هەڵدایە دەڵێن ڕۆژهەڵاتیە بەسوە نییە بەخۆی ڕانیەیە دوایە چیتە هەڵە بجەی پێکاتێک کەلانێ چوچیە پیاز و ئارت پیاز و ئار هەویرەکە ئەدی دەرن دەبی ڕوونی خۆمانە لێ دەی و لێ دەدەین بەس مەرج نییە خۆمانە بیتن ڕوونە خۆمانە کەمە کەمە و گەنج ئارەزووی ناکە جارێکی هەر باست لە دەرە بۆین دێ لە بۆ ئافرەتێکمان لێدە دوو ڕۆژ بازارمان نەبوو دەیانگو بۆنی سێرەکەتان دێت بەڕاستی بەداخ وڵای ئەمە هەموو هەوڵەکمان ئەوەی دێن شتەکان سروشتی خۆمانە بیتن هیمە هەمووی سروشتێمە عەدا ئەو نۆتێلایی کە دەکڕین ئەوەش هەتا دڵی منداڵەکان خۆشکەین لۆجیلی گچکێ زیاتر لۆجیلی گچکێتە ئەوە هەموو دەقەک ناکرێ لە مارێنە حەقیان یەکە خەڵک ڕەغبەتی لەسەری بیتن وەکو دۆڵمە و کفتە نیە لە ماڵی هەموو ڕۆژێ بکرێ هیچ ئافرەتێک ئەو توانایی نییە هەموو ڕۆژێ لە مارێ سێر و غازی دانێتن وانە دەستان خۆش بی سەرکەوتو بن ئینشاءڵڵا لە پاڵ دەستخۆشەکەی خوای گەورە ئینشاءڵڵا بازارشتان باش دەکەن ئامین ئەجمعین موفق بن و هیوادارم ئافرەتانی وەکو جەنابتان دەستڕەنجین ئەوها بتان ڕۆلی خوب بین هەم ڕسەشی ئاعلار پیاکەن و هەم توانای خۆشیان بخەنەگەر لە ئەوەی جیلی نوێشتیان لێ فێر بن زەحمەتە ئەو جی لە نوێ فێربی نانە ئینشاءڵڵا فێر دەبی ڕەشبین مەبە وەڵای ئەوەی دەبینم زەحمەتە ئەو جی لە نوێیە دەی بەتەبای خوای سەرکەوتوبی بەڕێزی بەڕێزی ئینشاءڵڵا لێرە یەک لەو کەپرانە هەرکو باسمان کرد کەلانە و ئەسکۆ بە پەنیر و ئەسکۆ بە شەکر و ئەو بابەتانەی لێیە یەکیش لەو شتانەیە کە سەرنج ڕاشەم ئەستوکە بە ساوارە یان بە ئاردە ساوارە لە شێوەی کولێرە دروست دەکرێتن 100% کولێری سروشتیە تەماتە و پیاز و ساوار و وەکو هەویر دروست دەکرێت و لەسەر سێرێ سۆر دەکرێتەوە ئەوەش وەکو باق خواردنەکانی کە باسم کرد خەڵکەکەی نازانین دروستکاتن کە دێ لە ویسوانە بەشداری دەکاتن هەم کودرێ پیاسەش دەکاتن لەگەڵ خانەوادەکەی و هەم خواردنەشی لەو شێوەش کوردەواری تام دەکات. یەکێک لەو شتانەی کە خواستی لەسەر لە هەموو فیستیڤالەکان هەیە کەلانەیە ئەسکۆ بە شەکرە ئەسکۆ بە پەنیرە و بابەتانەیە ئەوجا ئەوەی بابرێن کوردەوەی خۆمان هەموو ئەو قۆناغی بڕیە بەتابەتی منداڵ کە داچی لە مارێ نان دەکاتن بەتابەتی پێشتر لە ئاخری یەک دوو ئەسوشێکرد ئەسکۆ بە ڕوون بە ئەسکۆ بە شەکر بە دەیکرد شیرنی و شت کەم بوو زیاتر منداڵ داوای دەکرد ئەوجا ئەلێرە بە هەمان شێوە دروست دەکرێتن ئەوە باشە برژایە. ئەوجا ئەمە ئەوڕۆ لەو بەرنامەی بابرین لەو فیستیڤاڵی بەشدار بوون بەرنامەی ئەو جارەمان هاویشتە ئەو فیستیڤاڵە بەرنامەی ئەو جارە بە کۆتا هات کە لێرە بەشدار بووین و هەوڵماندا بەشی زۆری دیمەنە جوانەکانی ئەو فیستیڤاڵە لەبوو ئێوە بگوازینەوە تا بەرنامەیەشتر و تا فیستیڤاڵێشتر و تا شوێنێشتر بەخواتان دەسپێرم خواتان بدەن.